وەکو کۆمیتە ناوەندیە پارتی دیموکراتی کوردستانی سووریا هەرێمە کوردستانی مەهانە کۆمبوونێمە چێ دەبن کۆمبوونێمە ئاحتیادی چێ دەبن دوا کۆمبوونەدا مە 12 ڕێکخستنên تەنزیمی هەنە و لە هەر جهەکی پەنابەرێمە ئاکنجیبوونەمە ڕێکخستنێک هەیە بێگومان راپۆرتên va ڕێکخستناتێنە بەردەستیمە ئەم شیرۆڤە دکن ئەم لەسەر ئێش و ئازارێ هەڤال و خەڵکین خوا دەسەکنن نەمازە کادرێ پارتیامە و وەکو پارتی دیموکراتی کوردستانی سووریا و هەر وسا ئەم لەسەر ئێش و ئازارێ خەڵکی خۆی پەنابەرک و ئیرۆک ئاکنجینە لە هەرێمە کوردستانی ئەم لەسەر واژی باش دراوەستن و کە ئەمکارن چ پێتڤە یانجی چ هاریکاریە ژوارە پێشکەش بکن دەرباری عملیات سیاسیژی ئەم دراوەستن لەسەر ڕەوشە سووری ڤەکردنە مەلەفێ سووری جارێکە دیڤەژین ببێ نەمازە بێدرسۆن و وەکە زەنگلێکی بەرگوهێج ڤاکە نێودەوڵەتیدایە جارێکە دی و جارێکە دی وەکە بەنگەوازیکی هەبێ یانژی احتیمامێک هەبێژ قیبەلی جواتان نێودەوڵەتی و کاربن بەری خۆ بدنە مەلەفێ سووری بڕەنگێکی ئاشتیانە وەرێ چارەسەر کرد.